گەیمەرانی کوردستان بەخێر بێنە بۆ ئەڵقەیەکی نوێ پرۆگرامی سفۆر جیری پێم وابێ ئەڵقەی ژمارە 170 تۆمار دەکەم دوای گەڕانەوەم بۆ یوتیوب بێکەم ڤیدیۆ بێگومان پرۆگرامی سفۆر جیریە تۆنێک هەواڵ و زانیاریمان هەیە باسی جیتیئەی شەش بکەین باسی ڕێد ڕدەمشن یەکەکەی بکەین نوێیەکە باسی زۆر بابەت دەی بکەینەوە ڕۆ لەوانەیە ڤیدیۆیەکی تۆزێک درێژبی چاوتە ماز دەکەم تکا دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەم بۆ پشتگیریکردنە ڤیدیۆیەکە هیوادارم ئەو ڤیدیۆی سفۆر جیری بگاتە 5K لایک تکایە سپاسان دەکەم دگمەی لایک لەبیر نەکەن ئەو ڤیدیۆ بە سپۆنسەری GameMasterز باشترین شوێن بۆ کڕینی یاریەکان بە ئەکاونت بی بە خستنە سەر ئەکاونت بی هەر یاریەکەت دەوێت لەسەر پلەی5سلیم لەسەر ئێکس بۆکس لەسەر PC بەتایبەتی کاتی داشکانەکان ئێستا داشکانێکی زۆر باش کراوە لە شوێنەکان هەر یاریەکتان دەوێت نوێ کۆن لە ستۆر هەبی تکا دەکەم سەردانی GameMasterز بکەن لە ڕێگەی پیجی فەیسبووکیان یاخود تەلەگرامەکەیان پەیوەندیان پێوە بکەن بڵێن ئەو یاریەمان دەوێت لە ڕێگەی فاسپەی و ئەوانە پارەیان بۆ دەنێرن ئەوانی ژیارەکە دەخەنە سەر ئەکاونتی خۆت یاخود بە ئەکاونت دەیان وەردەگری گەورەترین یاریەکانی ئەم هەفتەیە بێگومان سەرەتا دەبێت دەست پێ بکەین لە GamePass دەست پێ بکەین چەندین یاری بۆ GamePass ئاشکراکران هەر چەندە یاریەکانم هەموو بەدڵ نینە بەڵام یاری تێدایە بەتایبەتی تێکسۆ چێنسۆ ماسکر خەڵکێکی زۆر باشە باسی دەکە یاریش ترسناشی نوێ سەرسە GamePass بەردەستە یاریەکانی PlayStation Plus لە بۆ مانگەی سێ یاریەکە هەرێکە لە یاریەکانی PGA Tour 2K23 Dreams وەروە Death Door یاخود Death Door هەرسێکیان بەردەستن وەروە لە بۆ PlayStation Plus Extra چەندین یاری جیاواز ئاشکراکران Destiny 2 The Witch Queen کە ئەکسپانشنێکە لە بۆ یاری Destiny دەڵێن باشترین ئەکسپانشن لە بۆ یاری Destiny 2 و لەسەر PlayStation Plus Extra لەو مانگەی لەگەڵ پریمیەم بەردەست دەبێت Lost Judgment Destroy All Humans 2 کە زۆر چاوەڕوانم یەکێکە لە یاریە خۆشەکان بیکە نەگەنەتان کردووە دەربارەی و یاریانەی لە ماوەی 2 مانگ ڕابردوو بڵاوکراینەوە باسم نەکردنە یاری فاینل فانتەسی نوێیەکە لەسەر PlayStation 5 لە 22 بڵاوکرا و نمرەی 87 هەیە لە مێتاکریتیک کە نمرەیەکی زۆر باشە بۆ یاریەک خەڵکەکی زۆر بێگومان لە کوردستان حەز ناکە بیکە یاخود هەرکەیفی بۆ زۆر یاریە نایە بەڵام ئەو یاریە جیاواز لەگە یاریەکانی دیکەی فاینل فانتەسی ئەو یاری زیاتر ئەکشنی RPG لەوەی کەەوە JRPG فاینل فانتەسی کلاسیک بی یاریەکە چیرۆکەش تاو نوێ هێواتە پێویست ناکە یاریەکانی پێشووی فاینل فانتەسی کردبی من دێمۆ یەکەم کرد بەڵام زۆر بەدڵم نەبووەکو خۆم بەش یاریەکەم نەکرێت چاوەڕوانم بە نرخێکی زۆر هەرزان بیکڕم یاخود کاتەکرێت سە PlayStation Plus وانە بە خۆڕایی ئەنجامی بدەم دەربارەی کاپکۆم لە مانجی هەفت یاری ئەکسۆ پرایمەلی بڵاو کردەوە و یاریەکەوە داینەسۆرەکان لە ئاسمان دەگەڵ نەخوارە بە ژمارەیەکی زۆر و تۆ دەبێت بە هەیکەلێکی ڕۆبۆتی مێک ڕوبەڕیان ببیەوە یاریەکە لەسەر GamePass بەردەست بەڵام من نەم کردووە زۆر حەزم بە زۆر یاریانە نییە دەبێت پێویستی بە ئۆنلاین نییە بەردەوام بەڵام دەبی لە کۆواپە دەبی چەند یاریزانێک بێکەوە بیکەن نمرێ 73 هەیە لە سەد کە نمرەیەکی مام ناوەندی باشە زۆر خراپ نییە بەڵام یاریەکە بۆ شوێ سەرکەوتنیە لەوانەیە کە کاپکەم هەوڵی لە بۆ خواست یاری پیکمن 4 لەسەر سویچ بڵاوکرایەوە پێشوازشی زۆر باشی لێکرا هەشتا هەفتی هەیە لە سەد لە مێتاکریتیک کە نمرەی باشە لە بۆ یاری پیکمن بەجددی و یاری زۆر خۆش دیارە یارێکی هادە چۆن دەڵێ پێویستی بە بیرکردنەوەیکی زۆر نییە لەو زۆر یاریانەی کەوا لە خۆت دادەنیشی بە هەمنی بە هادی ئەو زۆر یاری تاقی دەکەیتەوە یاری Baldur's Gate 3 لەسەر PS5 و PC بڵاوکرایەوە نمرەی 97 لەسەری هەیە پڕ بەرزترین نمرەیە ئەم ساڵ لەسەر یاریەکانی PC پێمان بەگشتیش وەروەها بەقوترین یاری پیسیە لە ڕووی نمرەوە تاوەکو ئێستا لە مێژوودا بڵاوکرێتەوە ئەزانە نمرەکان بێگومان دێنە خوارەوە دواتر کە خەڵکەی زیاتر یاریەکە دەکەن ریڤیوەرێکی زۆر ریڤیو نەکردی لەبەر یاریەکە دەڵێن سەدان کاشمیری پێویستە تای بکەین یارێکی تا استراتیژی پیسیە باشە استراتیژیە ئەکشنە RPG تاوە یان یاریی قورسی پیسی هەموو کەسێک ناوانێ نتوانێت یا زۆر یاری بکە بەڵام ئەوەی سەرنجڕاکێشەوەیەکەوە یاریەکە Xbox بەردەست نیە تا 2024 هۆکاری سەرەکیش بێگومان بۆ کێشەکانی Xbox دەگەڕێتەوە کە هەیتی ئەیش Xbox Series S Microsoft دەڵێ هەر یاریێک لەسەر Xbox بڵاو بکەوە دەبێت لە Series S و X بەردەست بێت جەماعەتی Baldur's Gate زۆربەی پەرەپێدەرەکانیش ئێستا ئۆنلاین دەڵێن Series S بەجددی ئیشەشی زۆری دێت لەبەرێ بەهێز نییە بەقوت نییە ناتوانین هەموو یارێکی بە ئاسانی لەسەر بڵاو بکەینەوە وەکو Series X نییە بۆیە ئەو یاری لەسەر Xbox دواخرا یاری سترێ لەسەر Xbox بڵاوکرایەوە پێگومان سترەیە هەمومان خۆشمان دێ یاری پشیلەکەیە یاری زۆر باشە هەروە یاری Red Dead Redemption 1 و وەروە DLCەکەی Undead Nightmare لەسەر PlayStation 4 و Switch ئەوڕۆ بڵاوکرایەوە هەندێکی دیکە زیاتر لە هەواڵی یاریەکان باسی دەکەم وەروە یاری The Texas Chainsaw Massacre بڵاو دەکرێتە لە 23 مانگ کە تازان دەکەم باس کرد بەڵام یاریێکی زۆر خۆش دیارە و ترسناکەەوە شتانەیە وەروە لە 22 ئەم مانگەش یاری Immortals of Avenue یارێکی نوێی EA یارێکی جادووی دەست و پەنجەیە زۆرم بەدڵ نییە بەڵام دەڵێن یارێکی خۆش دیارە سەو بزانین چ ڕوتەدا
ئۆکەی بین هەواڵی یاریەکان گەورەترین هەواڵیش لەو هەفتەیە بێگومان بە باسی Red Dead Redemption 1 و DLCەکەی بکەی کە لەسەر PlayStation 4 و سویچ بڵاو کرایەوە. یەکسەر دەیرێم کارە ساتێک بوو رۆکستار ئەو ساڵ ئەنجامیدا لە مێژە چاڕوانی دووبارە بڵاوکردنەوەی یاری Red Dead Redemption 1 هەمومان ئاواتە خواز بووین کەەوە یاریەکە یان ریماستەر بکرێ یان ریمەی بکرێت لە بە کۆنسۆڵی نوێ بەتایبەتی بکرێتەوە 6 فرێم بەڵام بەداخەوە نە 6 فرێمەکەمان هەیە نە ریماستەرمان هەیە نە دەستکاریشمان هەیە ڕۆکستەر هەڵسایە یاریەکەی پۆرت کردیە پۆرت واتە گواستنەوەی یاریەکە لەسەر کۆنسۆڵەکی کۆن لە بە کۆنسۆڵ نوێ بەبێ دەستکاری ڕاستە دەستکارێکی بچوشیان کردیە کۆدی یاریەکە هۆشتانە کریتیانە فۆرکەی ڕاستەقینە بەڵام هەر 30 فرێمە تێکسچەر دەستکاری نەکرێ دموچای کارکتەرەکان دەستکاری نەکرێ هیچ شتێک دەستکاری نەکرێت تۆزێک ڕێزۆلوشن بەم کرێ لە ڕێگەی پێکمان ژیری دەستکردەوە کە بەرەستیش نیان کردێ ڕۆکستار یاریەکە ریماستەر نەکردەوە ڕیمەی چی نەکردەوە لانێ بڵێن ژیر ئەو یاری پێویستی بە ڕیمەیک و ریماستەر نیە تەنیا دەمانەوێت بیکەین ئۆکەی بەڵام بەو کەسانێکەوە PlayStation 4 Pro PS5 یان هەیە حەز دەکەم بە 6 فرێم بیکەن تا لەسەر PlayStation 4 دەی بە 6 فرێم و یاریە بکرێت لەبەرەوەی یاریەکە لەسەر پلیسێ بڵاوکرێتەوە یاریەکە هەر 30 فرێمە وەڵۆکە لە 30 فرێم و لاژ ناسیتان دە بۆ پیسی شتا بەردەست نییە ڕۆکستار ناڵێت لە بۆ پیسشکی بڵاوی دەکەنەوە داوای چەندیش دەکەن داوای $50 دەکەن لە بۆ یاریەکەەوە لەسەر پلیسێ بڵاوکرێتەوە تەنیا دووبارە بڵاوکرێتەوە لەسەر PlayStation 4 ڤێرژنی PlayStation 5 مان هەر نییە لۆ لەبەرەوەی ڕۆکستار دەڵێ backward compatibility هەیە لەگەڵ PlayStation 4 کەواتە یاریەکانی پلەی 4 دەتوانێت لەسەر پلەی 5 بکەیت بەڵام پێویست بوو بە ئەپدەیتێکی بچووکیش بە یاریەکەیان بکرد بە 6 فرێم گەیمەران بتوانن بیکەن لەبەرەوەی بەجددی من یاریەکەم هەیە لەسەر ئێکس بۆکس بەجددی 30 فرێم زۆر ناخۆشە و لەوانەیە بڵێن بۆی تەنیا لە بۆ پلەی 4 و سویچە لۆ باسی ئێکس بۆکس ناکرێت لەبەرەوەی هاوڕێنی خۆشویستم یاریەکە بخۆ لەسەر ئێکس بۆکس هەر هەیە ڤێژنی ئێکس بۆکس 360ەکەی ئەپدەیت کراویتەوە لە نێوان ڕێکەوت نەکرا کاتی خۆی لەمابینی مایکرۆسۆفت ڕۆکستاری پێماوی 2013 و 14 بوو یاریەکە لەسەر ئێکس بۆکس سیریز ئێکس من هەمە چەند ساڵێکیش هەمە و یاریەکە بە 30 فرێمی فۆرکی کار دەکات واتە هیچ جیاوازیش نییە لەگەڵ ڤێژنێکەوە ڕۆکستار بڵاوی دەکاتەوە چەندین ساڵ شت ئێکس بۆکس بەردەستە بەڵام ڕۆکستار خۆنی ئەوەندە گرانە تازە بە تازە دەمەوەشەی دەکە و بە سەقاتیش کردیتی و گەیمەرێکی زۆریش ناڕازینەوە پێویست شە ناڕازی من پێویست شەڕخنە لە ڕۆکستاری بگرین بەڕاستی خەڵکەکی زۆریش دەڵێن هۆکاری سەرچیەوەی کە Red Dead Redemption 1 بۆ شێوازەی بڵاو کرێتەوە لەبەرەوەی ڕۆکستار نایە پارەسەر بکە دەوێت تەواوی پارەکە و داهات و تەرتیبات و شتانەکانی خۆی لە بۆ GTIئەی 6 هەڵبگری کە دەڵێن ئێستا فول پرۆدەکشنە بەس دەیانتانی Red Dead Redemption 1 یارێکی زۆر ناوازێ پێویستی بە پیشاندانی خۆشەویستێکی زیاتر لەلایەن ڕۆکستار یاخود تیک تو هەر خۆشیان کارەکەیان نەکردێ بە ستودیۆیەکی دەرەچیان کردێ ڕۆکستار لە GTIئەی تریلۆجیش ئەو بەزمەی کرد کە زۆر بە سەقەتی ریماستەر کرانەوە یاخود ریمایک نەکرێتەوە ریماستەر کرا لەبەری زۆر ساقیت بوو و Red Dead Redemption 1 بە هەمان شێوە ساقیت نیە یاریەکە بەڵام دەکرا باشتر کرا بە لەبەرەوەی داوای نرخی $50 دەکەێت زەخۆشیەکە ژەوێت لە ئێکس بۆکسی بە $30 هەیە نفسی شت پازە پلەی 4 و سویچی بە $50 لۆ ڤێرژنی پیسی نییە کەس نازانی بەڵام خۆشەکەوەی گەیمەران خۆیان یاریەکەیان پۆرت کردە سەر پیسی و ریماستەریان کردی لەسەر پیسی بە 6 فرێم کار دەکات بەبێ مشکیلە بەڵام ڕۆکستار ناتوانانی ئەو کار بکە بێگومان دەتوانی بیکە بەڵام ئەوە ئەولەویەت نیە لە بۆیان بێنە سەر GTIئەی 6 زێڵناک بەڕێوبەری تیک تو لەم هەفتەیە یاخود هەفتەی ڕابردوو پێم یەک دو هەفتە پێشێستا بوو لە کۆنفرانس کۆڵێک کە خاوەن پشکەکانی تیک توی دووبارە دڵنیا کردەوە کە لە ساڵی 2024 زۆرترین داهات قازانج دەکەن یاخود پارە دێتە ناو کۆمپانیەکان لە ماوەی چەندی ساڵی ڕابردوو ئەو پارەیان لە بۆ نەهاتیە بێگومان قسەی لەوانەیە بڵێن کلێشەیی بیژیر هەموو سەر کۆمپانیاک دەرێ قسەی دەکات دەرێ ساڵچکە پار زۆر دێ نەخێرا ڕێن هیچ سەر کۆمپانیاک ناتوانین بڕیار بدەکەوە پارەیەکی زۆرێتە کۆمپانیەکەی ئللا مەگەر بزانی کەوا شتێک دەبی بگومان کۆمپانی تیک تو ڕۆکستار تاکە شتکەوە وا بکە پارێکی زۆر بێتە ناو کۆمپانیەکەیان Red Dead Redemption 1 نییە بەو شێوازەی بەڵکو GTIئەی 6 بەڵێ دووبارە پەنجەکان ئاماژە بۆ دەکەن بۆ جارێکی دیکە لە فیزیکال یری یاخود ساڵی بازرگانی 2024 یاریەکە بڵاو دەکرێتەوە بۆیە دەڵێم ساڵی بازرگانی لەبەرەوەی هاوڕێیان ساڵی خۆمان لە یەکی یەک دەست پێ دەکات تا سیویەکی 12 بەڵام ساڵی بازرگانی کۆمپانیەکان لە یەکی سی 2000 لێکی سێ دەست پێ دەکەم تا یەکی سێ ساڵ داهاتوو واتە چاڕوانی GTIئەی 6 بن لە یەکی سی 2024 تا یەکی سی 2025 کە کاتەکی زۆرە بێگومان زۆریشمە بەڵام پێویستە ڕۆکستار بەو زوانە شتێکمان پێ بڵێ GTIئەی 6 بۆ نمونە Red Dead لە کەمتر بە 2 هەفتە ئاشکرایان کرد و بڵاویان کردەوە کەواتە ڕۆکستار دەبی زۆر بە سەریعی GTIئەی 6 مان نیشان و هاوڕێیانی خۆشەویستم یارێکی زۆر ڕاقی
بەم زوانە زانیاری نوێ لەسەر زان ئەویش بلاک میث وکۆنگە لە مەفتەیە بە فەرمی ئاشکراکرا کەوا ستودیۆی بەرەمێنەری یاریەکە ڕاگەیان لە گەیمسکۆم کە لە 23 مانگە ئەنجام دەدرێت وتیان بەشدار دەبین لە کۆنفرانسە یاریەکەش لەوێ پلەیبل دەبی واتە ئامادە دەبی گەیمەران دەتوانن بچن تاقیکەنەوە بۆ یاریەکەش بێگومان زانیاری نوێ لەسەر زانین کی بڵاو دەکرێتەوە بە پێشبینی خۆم 2024 سەدا یاریە بڵاو دەکرێتەوە لەبەر لە 2023 واشکراکریا پێشەنجینێش 4 ساڵ پێشەنجینێش ئەو یاری کار دەسەکریا کاتە 4 ساڵ 2026 تا 3 ساڵ 7 ساڵێکە کار دەسە دەکرێت 24 بڵاو بکرێتە کاتە 8 ساڵ کە گۆڵدن تایمێکە کاتێکی زێڕینە بۆ هەر ستودیۆیەک یاریی زەبەلاحمان لە بۆ دروست بکە بێمەستر یاریێکی دیکە کە یەک جار سەرنجڕات شێمە لەبەرەوەی من خۆم جەماعەتی تینێج میوتان نینجا تورتڵم کە ناوەکی زۆر دوور درێژە TMNT یاریی نوێیان ئاشکرا کرد پێشترش دەمانزانم یاری لە بەرەمێنانە لەبەرەوەی دزەی پێکرا بەڵام بە فەرمی تیزەرەکیان بڵاو کردەوە بە ناوی The Last Ronin یاریی تاو نوێ تینێج میوتان نینجا تورتڵە کە ناوەکی درێژی هەیە یاریەکەش لە کۆمیکێک وەرگیرەیە کۆمیکەش بۆ سەری 8 ساڵانە کۆمیکەش باسی دەکە باسی یەکێک لەو تاقمەی تینێج میوتان نینجا تورتڵی دەکەم ئەوشی کیسەڵانە دەکە کەوا برایەکانی هاوکارەکانی دەکوژێن تەنیا یەکەچیان دەمینێتەوە و بە چەک وەسلی هەی هەر هەمویان دەوێت تۆڵەی برایەکانی بکاتەوە کە چیرۆکەی زۆر ناوازەیە بۆ کۆمیک چیرۆکەش زۆر ناوازەیە بۆ فلم بۆ سلسلە بەڵام چیرۆکە یەکجار ناوازەترە لە بۆ دروستکردنی یاریەک سەو یاریەکە بە فەرمی ئێستا لە بەرەمێنانە بێگومان بەو زوانە بڵاو ناکرێتەوە من باوەڕ ناکەم 2024 هە بڵاو بکرێتەوە پێشبینی دەکەم یاریەکە لە مابینی 2025 بۆ 2026 بڵاو بکرێتەوە یوبیسۆفت بە فەرمی ڕاگەاندکەوە یاریشی نوێی فارکرای لە بەرەمهێنانەوە و هەروەها سەرۆکێکی نوێشی هەیە فارکرای یعنی چ سەرۆکی نوێ هەیە یعنی زنجیرە یاری فارکرای لەلایەن کەسێکەوە خاوەندارێکی ناکرێت بەڵکو بەڕێوە دەبردرێت سەرۆکە نوێیەکە یاخود بەڕێبەر نوێیەکەی فارکرای لە تویتەری بڵای کردەوەتی دڵخۆشم کەوا پۆستی سەر دایرێکتەر آیپیم هەیە واتە ئەو کەسێکەوە بەرپرسە لەوەی کە یاری داهات و چ دەبی و چۆن دەبی و چۆن بەڕێوە دەچی و کەی بڵاو دەکردەوە شتانە ئیشی ئەو بابەتانە دەکەن تەنیا لە بۆ یەک زنجیرە یاری جا ئەو کەسە نوێیە دەڵێ فارکرای نوێ درێ پرۆژێکی نوێی دڵخۆشکرد لە بەرەمێنانە و ئێستا هەلی کارمان هەیە کەسە حەز دەکات بێ کارمان لەگەڵ بکەوەشتانە بابەیەگە دەرمان کاتەوە کە یەکجار دڵخۆشم بۆ یاریشی نوێ فارکرای کە دەبێتە بەشی هەفتەم یاری مۆدرن وارفێری 3 بە فەرمی ئاشکرا کرا و گەیمەران زۆر دڵخۆش نینە بەڕاستی بەڵام ئەوەی دڵخۆشکراوەیەکە مۆدی زۆمبیەکانی تێدا جار هەرچەندە پێشترێ وتمان ئەو یاریە تەنیا دیLCەکە بەڵام پێدەچی تەنیا دیLC نەبی و گەیمەرێکی زۆریش تووڕێ لە ئاکتیڤیژن کە دەڵێت تۆ درۆت لەگەڵ ئێمە کرد دەبای ئەو یاریە تەنیا دیLC بە باز بیم ئاکتیڤیژن پێویستی بە پارەیە لەبەرەوەی وەزنی زۆر باش نییە ماوەی 2 ساڵە خۆیان لە بۆ کڕینی لەلایەن مایکرۆسۆفت و حازر کردی شتانە مۆدرن وارفێری نوێیەکە چەند شتێکی لە خۆ دەگریم میهمترینیشانەوەیەکەوە دەتوانێت سەرجەم بلوپرنت و چەک وەسلی های مۆدرن وارفێر 2 بگوازیەوە لە بە مۆدرن وارفێر 3 لۆ لە بەرەوەی بخۆ یاریەکە پێشتر دیLC بۆ ینی هەر هەمان یاریە بەڵام هەندێک مۆدیان لە بۆ زیاد کردیە بێگومان بەڵام ئاکتیڤیژن قسە ناکە دەڵێن نیو ئۆپن کۆمبات میشن این کامپینمان هەیە تا کامپینێکی نوێمان هەیە وەروە زۆمبیەکانیشمان هەیە و مالتی پلیرش بێگومان چەند مۆدێکی نوێی دەبی دڵخۆشکەرە شتەکان دڵخۆشکەرن لە بۆ مۆدرن وارفێری بەڵام بێگومان چاڕوانیشتی زۆر زیاترمان لە مۆدرن وارفێر 3 دەکرد هیوادارم چیرۆکی خۆش بی وەرە مالتی پلیرەکەش ناوازە هیچمان نایە بەڵام نرخی $70 لە بۆ یاریەکەوە شتێکی زۆر گەورەی بەسەر گۆڕانکاری نییە نازانم بەس مهم زۆمبیەکان لە مۆدرن وارفێری یەکجار دڵخۆشم بزانم چۆن دەبێت بێنە سەر EA Sports FC بەڕاستی EA Sports FC زۆر دڵخۆش کرد دیارە لەبەرەوەی ئەو مەسفاتە نوێیانەی کاشکریان کرد یەکجار سەرنجڕاکێش دیارە سەرەتا با بێنە لای کاریەری دەتوانی بێگومان زۆر شت بگۆڕی ئەو ساڵ دەتوانی هەندێک حرەکەی نوێیان زیاد کردیەوە هایپەر مۆشنەکەیان هێشتا ڕاستی تر کردیە جوڵی یاریزانەکان هێشتا زیاتر بەڕاستی دەچی و جگە لە یەک یاریزان چەندین یاریزانی دیکەت هەیە دەتوانێت جوڵی ئەو یاریزانانە حرەکەی سیگنچەریان لە بۆ یاریزانی دیکەی خۆت لە کارێر مۆدی تاقیکەوە و دای بنەی یاخود تابەتمەندی بخێ سەر سکیلەکانیان وەروەها لە ڕووی ڕاهێنەرەوە ڕاهێنەرەکان ئێستا زیاتر فۆکسیان لەسەرەوەیەکەوە چەندین مەسەرەن ڕاهێنەر دەتوانین بڵێ مانێجەرەکەت بۆ کارڕۆن شڵۆتی هەڵدەبژێری یاخود پێپ گواردیۆلا هەڵدەبژێری دەتوانێت چەند ڕاهێنەرێک تەرخان بکات لە بۆ خۆی یاخود تو تەرخانیان بکەیت کار لە بۆ ئەو مانەجەری بکەن ئەمیش چیە بتوانە
توانەکانی یاریزانەکانت باشتر بکەنەوە شتانە مهم زۆر جوان دیارە گرافیک جوان دیارە ئەو شتانی کە زیاد دەکەن خۆش دیارە دەرەنگ گۆڕانکارێکی گەورە بەسە کارێری دێل لە چاو یاریکردن لە چاو ساڵی ڕابردوو پاوەشۆت و ئەوانەش بگومانشدا باشتر دەبن دڵخۆشم بۆ FC لە کۆڵ فیفای دەبتەوە بێگزاری چکەم خۆم زۆر کیفم بەڕێکخراوی فیفای نییە لەبەروی چەند کەسێکی گەندەڵن تۆپی پێیان بەڕاستی داگیر کردیەوە و وەروە زۆر بەخراپیش تۆپی پێ دەبەنە پێش هیوادارم EA Sports FC یاریەک بیکەوە لە ئاست چاڕوانەکانی هەمومان بێت بێنە سەر مۆبایلەکەش FC مۆبایلیش چەندی شتی لە بۆ زیاد دەکرێ ساڵ وتە فیفای مۆبایلی نامێنێت دەبتە FC مۆبایل یەک میترینیشان پاوەشۆت و هەندێک حرەکەی نۆکاوت و ئەوانەیە کە لە بۆی زیاد دەکرێت لەگەڵەوەشکەوە هەندێک لە تایبەتمەندیەکانیان بەشتە باشتر و باشتر و باشتر دەکرێن هەردووچیان پێما بیلەمانجینەوە بەردەست دەبن بینە لای Assassin's Creed Jade کە چەند گەیمپڵەیەکی لێ بڵاوکرا 26 خولەکێک پێماوی دزەی پێکرا لە ئینتەرنێت دزەی پێ نەکرا بەڵام بڵاوکرایتەوە کە یارەکی ئەساسنە بەڵام بە ڤێرژنی مۆبایل زۆر دڵخۆشکەرە بەڵام کێشەکەم ئەوەیە لەگەڵی ئایا داون سایزەکەی چییە واتە ئۆکەی شتە باشەکەمان بینی بەڵام شتە خراپەکەی چی لە بەرەو یاری مۆبایل دەبی شتێکی خراپی تێداوێت ئەجە ئەو پارەدانی ئۆنلاینە قمارەکەیە یاریەکە فری تو پڵێ و شتانی کە بینیشمە تەنیا مشنەشی زۆر سەرنجاکێشی ئەساسنانی بوو تۆ لەسەر ئەسپەکەی خۆدیان ئەشترەکە هەشتەکە لە سین دەچێت لای شوێنە کەسێک دەکوژی مشنەکەی خۆ تا دەکەی وە لە جیهانەکە چەندین میشن هەیە بەڵام کێشەکەی منەوەیە چۆن پارە لێوەردەگرن بە هەرنەوە عەشێ بێگومان حەز ناکەم پارەم لێ بگرن بەڵام بێگومان یوبیسۆفتە و فری تو پڵەیە کاتدەی پارەی تێدابی بینە لای The Quick to Remaster هاوڕێن داوانێ بڵێن ژیرەت و زۆر خۆت مشۆش دەکەی لە بۆ یاریی کا زۆرمان هەر لەمان کردی بە خۆشتانت کردە کوێک توم کردی کات خۆ لەسەر کۆمپیوتەری وە ڕیماسە کرایتەوە بە خۆڕایش بۆ کەسانێکی یاریەکەیان هەیە من یاریەکەم هەیە یاریەکەم هەیە لەسەر گەیم پاسی وکنگۆ ئالەسە گەیم پاسی یاریەکە بەردەستە کوێک توت کا دەکەم بیکەن مێژوێکی زۆر جوان و خۆشی ڤیدیۆ گەیمە ئەو یاری دەی بکەیتەوەی بزانانی ڤیدیۆ گەیم لە چێوە هاتۆ بوتە چێ بە فەرمی یاری ستاوەر جێرە سڤایڤەر لە بۆ پلەیستیشن 4 لە بەرەمێنانە و یەکزار دڵخۆشکەریشە و بێگومان پڕکاتی دێ بەڵام 2020 لەسەر پلەیستیشن 4 بڵاو دەکرد حاڵەشی نێمان هەیە لەسەر یاری ستۆکەر 2 هەرچەندە لەگە خبرەکانی ئێکسبۆکسی باسی بکەم بەڵام یاریەکەکەوە زۆر چاوەڕوانی لۆ لێرە باسم کەسکوکیدم زۆبەتان تا کۆتایی نامینێنەوە ستۆکەر 2 زۆر چاوەڕوانم بە پێشبین دەکەن لە کۆتای ئەوسا بڵاو بکرێتەوە بە پێچەند فایلێک بیکەوە لە ستیم و ئەوانە دزەی پێکرایە دەڵێن یاریەکە دانرێک لە مانجی 12 ئەوسا بڵاو بکرێتەوە یەکێک لەو یاریانەیە کە پار و پێماوی زیاتر باسمان کرد یاریشی نوێی لۆلیپۆپ چینسۆ بوو ڕیمێکەکەی ناوەشی نوێی هەیە وەرەوە یاریەکەش دوآخر بۆ 2024 جارێ بڵاو ناکرێتەوە لە کۆنفرانسێک لەو هەفتەیە ئاشکرایان کردکەوە یاریە لە بەرەمێنانە هێشتا پێویستیان بەکات زیاترە و لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە ئۆکێ ئەوڕێیان بینن لای هەواڵەکانی پلەیستیشن سەرەتاش بێگومان پلەیستیشن 5 نوێیەکە کە بە سلیم دەناسرێت ئۆکێ باس بکەم سەرەتا شێوەی لۆ دوو خەت ڕەشتدا لازمتان برێت ئۆکێ ئەو پلەیستیشن 5 سلیم نییە زارێ ئۆکەی سلیم نییە ئەمە پێی دەڵێن سلیم بۆ ئەوەی ئەنگۆ بزانکەوە بایستەکەین ئەگەنا بەخۆی سلیم نییە پلەیستیشن 5 نوێتە نیە ناویشی پلەیستیشن 5 دەبێت دوو خەتی ڕەشی پێداهاتێ لە دوو هێڵی پێداهاتی ئەوەی دوو هێڵە بۆ دەگەڕێتەوە چکە لایەکیان شوێن دیسکەکەی دەتوانرێت لێ بکرێتەوە و تێبێخرێتەوە بۆیە پێویستی بە دوو پارچە کە قەپاخەیە تاوەکو جیای بکاتەوە لەگە پارچەی سەرەوە کە کۆنسۆڵەکەش دەکڕی خۆی شوێنی دیسکەکەی هەیە بەڵام دیسکەکەی لەگەڵ نییە دیسکەکە دەی بەجیا بکڕی ئەگە دەتەوێت واتە پلەیستیشن 5 ئاسایی و پلەیستیشن 5 دیجیتەڵەکە کە بەبێت دیسکە هەردووچیان لێک دا و کریتیانە یەکدانە نرخی چەند دەبی کەی بڵاو دەکرێتەوە بە پێی پێشبینیەکان پێ ئەو ڤیدیۆی بی کە زۆر سەنجاکێش دیارە لەبەرەوەی ئەکی 200 شکلیەوە ها دەبی چۆن دەستیان کە تێ نازام پێشبین دەکەم لە کۆتایی ئەو ساڵ کۆنسۆڵە نوێیەکە بڵاو بکرێتەوە بەڵام پێشبینی دەکەین لەم مانگە کۆنفرانسێکی پلەیستیشن ببینین یاخۆ ترەیلەرێکی لێ ببینین تیزەرێکی ببینین ئەکیدم لەوانێ کۆنفرانس زەحمە دەبی بەڵام پێشبین دەکەم کۆنفرانسێکی گەورە هەبی ئەو ساڵ هێشتا مایە بەڵام پێشبین دەکەم لەو هەفتەیە یان یەک دوو هەفتەی داهاتوو ئەو پلەیستیشن 5 فەرمی بین و لە کۆتای ئەوسا بڵاو کردن نرخی شوێنێوان 400 بۆ 450 دلار دەی بە بڕوای من شتێکی دیکە سەرنج ڕاتشان بەڵام جارێ هەشتا ئەکید نیمە کە سەرکەوتو دەبی یاننا ئەویش پلەیستیشن 5 ستریمینگە سۆنی لە مەفتێ پلانێکی نوێی ئاشکرا کرد بێتایەکی ئاشکرا کرد بە ناوی کلاود ستریمینگ ئین 4K شتەکە چییە؟ تۆ پلەیستیشن 5 هەیە دەتەوێت یاریەکان بەبێ داوڵۆند بکەیت ڕێگەی ستریم بیکەی ئینتەرنێتێکی باش تێ بە کێبڵ لە کۆنسۆڵەکەت ناتەوێت یاریەکان داوڵۆند بکەیتەوە یان دەتەوێت ستریمیان بکەی یاخۆ تاقییان بکەیتەوە ئێستا لەمە دەتوان یاریەکانی پلەیستیشن 5 ستریم بکەیت پێشتەنیا یاریەکانی پلەی 1 پلەی 2 پلەی 3 پلەی 4 ستریم دەکرێت بەڵام ئێستا پلەیستیشن 5 ستریم دەکرێت بە کواڵیتی 4K
کە دەڵێن ڕسپۆندەکەی زۆر باشە بەڵام پێویستە ئینتەرنێتی باشێت جا هەموو کەسێک ئینتەرنێتی باشی هەیە لەگە هەموو جیهان نەخێر بەڵام لە کوردستان ئینتەرنێتمان خراپ نییە بەڕاستی بە تایبەتێکە بە کێبڵ دەیبدەین پێم وایە ئەزمونێکی باش دەبین ئینشاءالله وەروە زیاتر ئەو فۆکسە لەبەوە پرۆجێکت کیو کە سۆنی بڕیارە لە کۆتایی ئەمسا پرۆجێکت کیو بڵاو بکاتەوە کە هاندێڵەکەیە بەڵام ئەوان دێڵدا باوەڕ ناکەم زۆر سەرکەوتی بلبەر نرخەکەی ئەگە 300 دلار بی کەس نەیکڕێ وەروە لە چەند هەفتەی ڕابردوو بێگومان سۆنی ئەپدەیتێکی نوێی بێتایی لەوە پلەیستێشن 5 پاشا کرد جگەلەوەی دەیان تایبەتمەندی سەرنجاکێشی لەبەوە پلەیستێشن 5 زیاد دەکە بەڵام ئەو شتێکی گەیمەرێکی یەکجار زۆری دڵخۆش کردیە لادانی دەنجی بیپەکەیە کاتێک کە پلەیستێشن 5 پێ دەکەی بیپەچی لێوە دێ دەنگەی تیژی لێوە دێ لە پلەیستێشن 3 ئەو دەنگە هەرە بووە بەڵام ئێستا لە پلەیستێشن 3 بووە لە پلەی 4 هەروە بوو ئێستا لە پلەی 5 بەڵام لە ڕێگەی ئەپدەیتە نوێیی دەتوانیت ساوندی بیپەکەی لادەی کەمکەی زیادکەی بە کەیفی خۆت کە شتێکی سەرنجاکێشە بەتایبەتی لە بۆ من کاتەکە نیوە شەو دەمەوێت پلەیستێشن 5 پێ بکەم یاری بکەم کەسێکی وچی من کە خاوەنی خێزان و عایلەیە ئەو دەنگە لەوانەیە منداڵەکەت بەخەبەر بینی ئەو دەنگە لەوانەیە خێزانت بەخەبەر بینین کە لە منداڵەکەی خراپتر لەوانە لێت دەلبنی جێدە لۆ گەیمی دەکەی وانیوەشەوەی مهم شتێکی باشە ئیستیفادەی دەبی وەروە ئەپدەیتەکەش بەو زوانە لە بە هەموو بەرزی بەڵام ئێستا بە شێوەی پێم وابی پێتا بەردەستە وەروە دۆڵبی ئاتمۆس زیاد دەکە بۆ کەسانی سیستمی ساوندێکی باشیان هەیە دەتوانن سوود لە دۆڵبی ئاتمۆس بگرن بە شێوەی 7.1 واتە 7 لاینی دەنگە دەداتە لێ کاتدا کێشتا ئەزمونونەکە باشتر دەکە وەروە سۆنی بە فەرمی ڕایگەیاندکەوە فرۆشی پلەیستێشن 5 یەکجار زیادی کردو 41 میلیۆن دانیان لێ فرۆشتوە کە سەرکەوتنی یەکجار گەورەیە بێگومان هەرچەندە بەقەدەر پلەیستێشن 4 نەفرۆشرا لەو کاتێک کە بڵاوکرێنەوە چونکە پلەیستێشن 4 لەبەرەوەی کێشە نەبووە وەختی چۆن دەڵێ پاندامیک نەبوو کەرەنتین نەبوو وەروەها کێشە نەبوو کێشەی بەرەمێنان نەبوو بەڵام پلەیستێشن 5 تقریبا 2 مانگی لە چوار پلەیستێشن 4 لەو کاتێک کە بڵاوکرێنەوە هەردووچیان لێک وەختی مەسەلانەکە حسابیان بکەین بەڵام سۆنی دەڵێن لە کۆتایی ئەو ساڵ یعنی تەنیا لە 2023 پێشبین دەکەن 25 میلیۆن دانە بفرۆشن و دەڵێن هەموو کارێکیش دەکەن ئامادەن هەموو کارێک بکەن بۆ ئەوی ئەو ژمارەیە بەدەست بێنن جا کردنی هەموو کارێک یعنی چ یعنی شکاندنی نرخی کۆنسۆڵەکە خۆیان ئامادە دەکەن لە بۆ پلەیستێشن 5 نوێیەکە ویدیو هێڵەکەی پێدایە وەرە پلەیستێشن 5 پرۆ کە لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە پلەیستێشن 5 ئێستا نرخی دابەزاندریا لە شەریکە نرخێکی هاتە 450 دلار 50 دلار داشکانی لە بۆ کریا ئێکس بۆک داشکانی لە بۆ کریا ئەگەر تانیت بە نرخی چێرزان وەریان بگری ئێستا کاتێکی باشە لە بۆکردنی پلەیستێشنانە لەبەرەوەی بەم زوانە پلەیستێشنی نوێ دێتن ئەو نرخی گرانتر دەبی پلەیستێشنەکانی دیکە نرخێنشتە دێتە خوارێ حەقسە کرد لەزە پلەیستێشنی با باسی سپایدەرمان 2 بکەن تڕۆیاری سەرنجاکێش لە هەفتەکانی ڕابردوو بڵاو کرایەوە ستۆریەکەی یەکجار خۆش دیارە بە ڤێنەممان هەیە کە ڤێنەمەکەمان لێکوانە کارکتەرێکی دیکەیە ڕێیان خۆشەویستم سپۆیل ناکەم بۆ کەسانی سپایدەرمانیان نەکرێت کاتێکم سپایدەرمانی بکەن ئۆکەی شازی گەمێ شازی گەمێ سپایدەرمان ناوازێ سپایدەرمانی بکەن ئۆکەی بیکەن پازە خۆشە تڕێرەکە سەرنجاکێش دیارە تۆزەک چیرۆکی ماز ڕاستمان نیشان دەکەوە کێشەی هەیە لەو تەمەنەی خۆی کە هەرزەکارە وەروە لە هەمان کاتیشدا کێشەیەوەی هەیە کە دەوی بەردەوامتە سپایدەرمان پیتەر بە هەمان شێوە لەگەڵ هاری برادری بەڵام هاری چۆن زیندی بوویتەوە یاخۆچی بەزراتی ئەو مۆزوع گەورەکەیە پیتەر بە هەمان شێوە کێشەی هەیە لە مابینی ژیانی خۆی و بوونە سپایدەرمان بوونی هاوژینی نییە بەڵام خۆشەویستەکەی خۆی MJ ئەویش بە هەمان شێوە کێشەی کارەکەی و وەروە خۆشەویستی سپایدەرمان ناخۆشەویستی پیتەر پارکەری هەیە ستۆریەکە خۆش دیارە کریڤن دە هەنتەر زۆر جوان دیارە بەدەستی سپایدەرمان دوول ئەو ساڵ بتەیەکی لە پرفرۆشتنی یاریەکان وا لە ئێستاوە چاڕوانم واێگان پریۆردەری دەکەم یاریش خۆش دیارە تکا دەکەم سپایدەرمانی بکەم مەڵێن یاریێکی منداڵانەیە گەیم پلەی زۆر خۆشە بین لای هەواڵەکانی ئێکس بۆ گەزاوڕیانی خۆشەویستم تۆنێک شتمان هەیە باسی بکەم بەڵام نامێت ڤیدیۆکە زۆر درێژبی بەڵام مهمترینی شتیان چیە کە زۆر دڵخۆشمە بۆ ئێکس بۆکسی ئەویش کۆنفرانسی گەیمسکۆمی ئەم ساڵە گەیمسکۆم دەڵێ گەورەترین بوثی خۆمان ئەنجام دەدەین واتە کۆنفرانسێکی گەورە دەکەن مەبەستیان لەوەی نیە کە هەواڵی زۆر تێدای بەڵکو مەبەستیانەوەیەکەوە یاری زۆر لەبێ ئامادە دەکەن گەیمەرانە بە خۆیان تاقی بکەنەوە بێگومان زۆر یاری دەنگۆ هەیە ستارفیلدش لەوێ ئامادەبی ستارفیلد گەیمەرانە بە خۆیان تاقیکەنەوە گەیمسکۆم کە هات نازان بەڵای دیگوازینەوە یاخۆدنا لەبەرەوەی کۆنفرانسەکە لەوانەیە یاری گەورەی زۆر تێدا نەبی بەڵام ئەپدەیتی لەسەر یاری گەورەکان تێدایە بێگومان ڤیدیۆ لە ستەکەین سفرێک ژیری ئۆفتانە چاڕوان بن وەروە مایکرۆسۆفت هۆم سکرینێکی نوێ لە بۆ ئێکس بۆکس ئاشکرا کرد کە زۆر جوان دیارە ئێستا هەمنیش وەرم گرتیە تۆزێک باشتری کردی لە چاو پێشت کە بەڕاستی پێشتر کارەسات و زۆر ناشرین وەکو ویندۆزوانە بوو ئێستا زۆر جوانترە پاکترە یاریەکان باسانی دەبینیەوە سێتینگ باسانی دەبینیەوە وەروە زۆر باسانی دەچێت ناو گیم پاسوانە بەدڵە بەڵام هێشتا کاری پێویستە تۆزێک وەکو پلەیستێشنی لێ بکەن فۆکسیات لەسەر یاریەکان بی نەک لەسەر پرۆگرام و بێمانایەکەن کە بە حیاتی بەکارێن یاریەکان ئایکۆنەکان هێشتا گەورەتر بکرێت جوانترە بەڵام ئێستا دەستخۆشیان دەکەم شتێکی باشیان کردیە شتێکی دیکە کە یەکجار دڵخۆشی کردیم و شتێکی باشیان کردی و سۆنی
سۆنی و نیچندۆ پێویستە ئەو کارە بکەن ئەویش ئەوەیە مایکرۆسۆفت پرۆگرامێکی نوێ ئاشکرا کرد پرۆگرام مەقسەدم پرۆگرامی کۆمپیوتەر نییە بەڵکو مەقسەدم کارەکە ئیشەکیان ئاشا کرد ئەویش چییە هەڵدەستن بە فرۆشتنی پارچەکانی کۆنترۆلەری ئێکس بۆکس و پارچانەش دەتوانانی هەر کەسێک دیەوێت لە خۆی توانی بکڕی و سەیری ڤیدیۆکەمی ئێکس بۆکس بگە لە چناڵی ئێکس بۆکس توانی پارچەکان لە بە خۆی بگۆڕی بۆ نمونە تۆ کۆنترۆلەرێکی ئێکس بۆکس تەیە گێڕەکەی تێکسوە دوگمەیەکی تێکسوە لە جیاتی ئەوەی بچیتە بازار کە لێت سەقەت بکەن یاخود لە جیاتی ئەوەی کەوا بەخۆت بیکێ و سەقەتی بکەی یاخود لە جیاتی ئەوەی کە فڕی دەوتی کۆنترۆلەرش نوێ بکڕی دەتوانین ڕاستەخۆل پارچەکەی لە مایکرۆسۆفتەوە بکڕی ئەسلی بکڕی خۆت سەیری ڤیدیۆەکانی ئەوان بکەین و خۆت پارچەکە بگۆڕی بێ ئەوەی تێکی بدەی و باشتر کڕینی کۆنترۆلەر پراستی گرانە 670 دلار ئەسلی ئاگە بەرز شتکەوی لەو سەردەمەی بەزمیهم شتێکی باشیان کردی هیوادارم کۆمپانیەکان ڕێگە بە شتانە بدەن و بەردەستی بخەن دوای شتیش باس بکەم بێگومان FTC مایکرۆسۆفت و ئاکتیڤیژن کەوا بێگومان هێشتا بەردەوامە مایکرۆسۆفت توانی هەموو کۆمپانیا هەموو شوێنەکان ڕازی بکە ئەمریکای ڕازی بکە شتانە هەموو کەیسەکانی برتەوە بەڵام تاکە شوێنکەوە هێشتا ڕێگرە بێگومان بریتانیا بەڵام بریتانیاش نرمێکی نواندیە دەڵێ ئامادەینە لەگەڵتان دانیشین تۆزێک ئەو داواکارێنی ئەمە هەمانە سە کلااود گەیمینگ چارەسەری بکەن ڕێگەتان پێدەن ئاکتیڤیژن بکڕن فیلمسپنسەر دەڵێ لە تامانجی دا هەڵ دەدەن لەگەڵ FTC دووبارە دانیشتنەوە و دەڵێ لە مانجی دا 11 شتانە لەوانێ 11 ڕێکەوتنەکە ئیمزا بکرێن ئەچەند ڕێکەوتنەکە ئێستا پێم وایە تەواو بووە یعنی کەس نییە ڕێگری لێ بکە ئەگەر بریتانیا ڕازی نەبی مایکرۆسۆفت کارەکە هەر دەکا تەنانەت دەنگ و هەیە دەڵێن ئەگەر بێت و بریتانیا هەر ڕازی نەبوو مایکرۆسۆفت بە دوو براندی جیاواز لە بریتانیا کار دەکا ئاکتیڤیژن بەتەنیا و ئێکس بۆکس بەتەنیا بەڵام لە هەموو جیهان وەکو یەک براند مایکرۆسۆفت گەیمینگ کارەکانی دەکا میهم 100% کێشە نمایە ئێستا کارەکان زۆر باشی دەڕوە و پێم وابی 100% دەتوانێت ئەو کارەکەش ئەنجام بدەن خۆشەویستان زۆر سپاس بۆ بینی پرۆگرامی سفرێک ژیری چاوتان ماز دەکەم ئینشاڵڵا ڤیدیۆیەکان بەردەوام دەبی و ئێستا خەریکی پێداچوونەوەم لە بۆ ستیم دەچی دەکەم کەوا یاریەکانی پلەی1 پلەی2 پلەی3 پلەی4 و PC و هەموو شتەکانی توانین لەسەر ئەنجام بدەیت زۆر دڵخۆشکەرە چاوەڕوانی و ڤیدیۆش بن هەروە بگومان لە ڤیدیۆکردن بەردەوام دەم بەڵام زیاتر فۆکسمە سەر پرۆگرامی سفرێک ژیریە و زارش ڤیدیۆی سەرنجاچێش ئەنجام دەدەم تا ڤیدیۆی داهاتوو تاوقی داهاتوو بەخەگەرتان سپێرم چاوتان ماز دەکەم خوداتان لەگەڵ